بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. مسلمانانی خۆشەوی سلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ. طبعا دینی ئیسلام گەورەترین نیعمەتە کە خوای گەورە لەگەر ئێمەی کردێ لە دنیا و لە قیامەتیش گەورەترین نیعمەت ئەوەیە کە بە خزمەت خوای رب العالمین بگەین دیتنی خوای گەورەیە. ئیسلام گرنگی زۆر بە هەموو بارەکانی ژیانی مرۆڤەکاندایە، بە تایبەتی لە بواری کۆمەڵایەتی یەکجار خوای گەورە احتیمامی پێدایە. جا لۆیە سێلێ ڕەحم یعنی کە ئینسانەکان لە بینی خۆیان جێبەجێ دەکەن، یەکە لەو کارە گرنگانەی کە خوای گەورە زۆر تەکید لەسەکردووە. پێغەمبەر عەلەیهی سەلاتو وەسەلام زۆر لە فەرمودەکانی بەڕێزی فەرموویەتی وەکو خوای رب العالمین دەفەرمێ واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا وبذي القربى. دەفەرمێ عیبادەتی خوای گەورە بکەن، شەریک و هاوبەشی لۆ پەیدا مەکەن و چاکە لەگە داک و بابەکان بکەن و لەگە خزمەکانیش. جا یەک لە چاکەنەوەیە کە ئینسان سەردانیان بکە، هاتوویان بکە، یاخود تەلەفۆنیان لۆ بکە بە هەر نەوعێک. بەڕاستی ڕۆژگاری ئێستا وها مەشغولی کردینە، یعنی سێلێ ڕەحم ئەگەر یعنی نارێم نەمایە بەڵام زۆر زەعیف بووە. قەنەعەتم پێ بکەن خەڵک داک و باب یعنی پێکەوە لەگە ئەولادەکان، ئەولاد لەگە داک و بابی خزم و دۆستەکان، یعنی کم وایە سەردان و هاتوویان هەبیتن، یعنی حتا بە تەلەفۆنی جاروەیە يعني ئەوەندە مەجالەی نییە، یان هەندە مەشغولە، مشتی مەشغولە، فکری مەشغولە، یاخود فکری لە ئەجرەکەی تۆ بە تەلەفۆنی سێلێ ڕەحمەکەی جێبەجێ ناکات. جا لۆی ئیسلام زۆر تەکیدی لەوەی کردووە کە مسلمانان یعنی هاتوو سەردان بە تایبەتی لەگە دایک و باب و خزم و دۆستەکانی خۆی هاتوو سەردان هەبیتن و خێرێکی زۆری هەیە. پێغەمبەرە فەرمی عەلەیهی سەلاتو وەسەلام دەفەرمێ مسلمانێک سەردانی مسلمانێکی کرد برایەکی خۆی، خوای گەورە مەلایکەتش لەسەر شێوازی بەشەری هەنادە سەر ڕێگاکێ فەرمی چێوەرز فەرمێسمە ئەو گوندەی برایەکی مسلمانی لێیە هیچ مەبەستەک و معامەلە و ئیشەکەم لەگەینە، تەنها زیادەتێکم لە پێناو خوای گەورە. فەرمووی دەخوای گەورە ئەمنی هەناردێک کە لە هەموو گوناحەکانی تو خۆش بوو، سبحان الله، بە سەردانێک. جا لۆیە سێلێ ڕەحم زۆر مهمە. پێغەمبەریشە فەرمێ سڵ اتقوا الله وصلوا أرحامكم، تەقوای خوای گەورە بکەن، سێلێ ڕەحمەکانتان جێبەجێ بکەن. من كان يؤمن بالله واليوم الآخر فليصل رحمه و با سێلێ ڕەحمێ جێبەجێ بکە. یعنی بەڕاستی جێی ئەسەفە کاوڕۆ دەبینی بەماک خەڵک یەکدی نابینی، خەڵکی نێزیک ینی ئەولاد و داک و بابی، یعنی زۆر جاوایان نەکرد سەردانی نەکرێت، داک و بابی هەفرە دەدا. قەنەعەتم پێ بکەن برایان و خوشکانی مسلمان، یعنی ئافرەتی وا هەبووە لە سێ چار کوڕان، سێ چار کچان ئەوجە بەتەنێ لە خانێشان فرەدایە کە سەردانیشی ناکە. لۆیە پێغەمبەرە فەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی قودسی خوا دەفەرمێ حقت محبەتی للمتواصلین فیە، دەفەرمێ جێواجب بووە محەبەت و خۆشەویستی من لە ئەو کەسانێک کە لە پێناو خوای گەورە هاتوو سەردانی یەکتر دەکەن. و جێبەجێ نەکردنی سێلێ ڕەحم خەتەرەکی زۆر گەورەیە. پێغەمبەرە فەرمێ صلی الله علیه وسلم لا يدخل الجنة قاطع رحم، ناستە بەهەشت ئەو کەسێک کە سێلێ ڕەحمی قەتع بکە. لۆیە خوای گەورە کە ئەو ڕەحم و بەزەیەی دروست کرد فەرمووی يعني خوای رب العالمین دەفەرمێ وعزەتی وجلالی من وصلك وصلت ومن قطعك قطعته. هەر کەسێک ئەو سێلێ ڕەحمە جێبەجێ بکە مش عنی سێلێ ڕەحمەکەی پێ دەکەم، هەر کەسێک قەتع بکە خوا دەفەرمێ لێ قەتع دەکەم. جا لۆیە پێغەمبەرە فەرمی عەلەیهی سەلاتو وەسەلام إن أعجل الطاعة ثوابا لصلة الرحم، دەفەرمێ لە هەموو تاعەتێکی زیاتر کە ئەجر و پاداشەکەی زوو ئەگریەوە سێلێ ڕەحمەیە. سبحان الله، لۆی هەیە واللهی يعني رزق و ڕۆزی و بەرەکەتت يعني کەم بووی بی، هەوشۆ سێلێ ڕەحمە جێبەجێ هەر هەوشۆ خوا بەرەکەت بێختە ئیشتەکە. برایەکی مسلمان فەرمووی فترێکی زۆر بێئیش بووم، سبحان الله، واللهی وتی سەردانی مسلمانێکم کرد لە شارێکە، سبحان الله، هەر لەوێ بووم خوای گەورە ئیشی لێو کردم و چ ئیشێک یعنی کەوا بڕانەوەی تێدا نەبوو. جا لۆیە بەڕاستی و حەدیثی پێغەمبەری خوا وایە صلی الله علیه وسلم لە هەموو عیبادەتەکی زیاتر کە خوای گەورە زوو ئەجر و پاداشەکەت بداتەوە سێلێ ڕەحمە. و دەشفەرمێ لە هەموو گوناحێکی کەوا زیاتر و زۆرتر لایق بی بەوەی کە خوای گەورە زوو عقوبەکەی لە ئینسانی بستین تۆ لە دنیایە ظلم و قەتعی سێلێ ڕەحمە. يعني قەتعکردنی سێلێ ڕەحم یەکە لەوانە کە خوای گەورە لە دنیای یعنی سزایەکە بەسەردا دەبانی. جا لۆیە پێویستە ئێمەی مسلمان بەڕاستی سێلێ ڕەحمەکان جێبەجێ بکەین. سێلێ ڕەحم چی ئیسفادەی هەیە؟ محەبەت و خۆشەویستی و برایەتی. ئەو حەدیثی پێغەمبەری زۆر مهمە. ئەمە چمان حەز لێیە؟ حەزمان لێیە ڕزقمان زۆر بی، تەمەنمان درێژ بیتن. دە واللهی پێغەمبەرە فەرمێسە من أحب أن يبسط له في رزقه وينسأ له في أثره فليصل رحمه. لە حەدیث دەفەرمێ هەر کەسێک کە حەز دەکا يعني رزق و ڕۆزی زۆر بی، خەڵک حەزی هەموو لەبەر ڕزقی و لەبەر پارە پەیداکردنی سێلێ ڕەحمی قەتع کردی، باشە بە سێلێ ڕەحمی پارە زیادە بی، ڕزق زیادە بی و حەزت لێ ئەسەرت بمێنێ، عومرت درێژ بی، عومرت بەبەرەکەت بی، دەفەرمێ با سێلێ ڕەحمێ جێبەجێ بکە. عنی نەسی حەدیثی پێغەمبەری عەلەیهی سەلاتو وەسەلام. جا لۆیە پێویستە ئێمەی مسلمان بەڕاستی بەخۆ دابچینەوە
لە داکوبابەکان دەست پێ بکەین، لە خزمەکان دەست پێ بکەین کە سیلەی ڕەحمەکان بکەینەوە ئەو کەسێک کە قەتع دەکات ئەو دەبیگەینە. لەبەرەوەی پێغەمبەرە فەرمێ سەڵم لەیسە الواصل بالمکافی، سیلەی ڕەحم بە بەرامبەر نییە، ئەتوو لۆ خوای دەچی لە پێ ناخوای دەچی. ئەگەر تەلەفۆنەکی لێ بکە، سەردانەکی بکە، ئەگەر جارێکی دوو جار سێ جار بکە، ئەگەر ئەمە قەتعێکیان پێی نەخۆش بوو، ئەگەر پێی نەخۆش بوو شتێکە، بەڵام ئەتوو کە سیلەی ڕەحمی جێبەجێ دەکەی، ئەتوو واجبەکەی خۆی دەکەی، ئەتوو خێرەکەی دەخۆی، چاکەی خۆت دەکەی، ئەویش کە نایکە یان قەتعەکە ئەوە شتێکەیە. جا لۆیە پێویستە ئێمەی موسڵمان بەڕاستی ئەو سیفەتە زیندی بکەینەوە کە ئیسلام زۆر ئیتیمامی پێدایە. سیلەی ڕەحمە یا ربی خوای تەبایی و محەبەت و سیلەی ڕەحم لە بینمان زیاد بکەی ئینشاءالله، و محەبەت و خۆشەویست بخێنە خێزانەکان، دۆستەکان، خزمەکان، جیرانەکان ئینشاءالله. خوای گەورە ئەو مەشغەلەتەی کە لەسەرمانە لا بچی وەکو جاران و پێشترێژ، یعنی خەڵک بە پێیان بە پشتی وراغی چەند جێی دەبڕی دەست و سەردان. ئێستا سەیارە هەیە، ئێستا تەلەفۆن هەیە الحەمدولله، ئێستا سەوت و سوورە هەیە، یعنی ئەوجە بەو نەوعەش جێی ئەسەفە ئەو وەسائلانە متەقەدیمانە هەنا کەچی سیلەی ڕەحم هەندە کەم بوویتەوە. یا ربی خوای گەورە عاقبەتمان خێر بکەی، ئیمانمان سەلامەت بکەی، و شەیتان و نەفس بەسەرمان دازال نەبی لەوەی کە قەتعی سیلەی ڕەحم هەر واجبەشکە بکەین ئینشاءالله. وصلی الله علی محمد وعلى آله وصحبه أجمعين.